سەرۆکی پەرلەمانی کوردستان بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتار سۆران عومەر هەڵوەشاندەوە. بە بۆچوونی یاساناسانیش بڕیارەکە پێویستی بە دانیشتنی پەرلەمان و دەنگی پەرلەمانتاران نابێت تا بڕیاری لەسەر بدرێتەوە، چونکە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر سۆران عومەر نایاسایی بووە و پەرلەمان بۆ مەرامی حیزبی بەکاری هێناوە. سەرۆکی ئینستیتیوتی پێی دەڵێت ناکرێت پەرلەمان بۆ ئەجەندای حیزبی بەکاربێنرێت. بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی لەسەر سۆران عومەر هەڵە بوو، ئەو دانیشتنەشی کرا هەڵە بوو. ئێستا ئەرکی سەرۆکی پەرلەمان ئەوە بوو بڕیارەکە هەڵبوەشێنێتەوە. شێوازێکی نایاسایی بوو هەر لە کۆبوونەوەی سەرۆکایەتی پەرلەمانەوە کە کرا باکێشتەکەی دەبواە سەرۆکی پەرلەمان بیکە جێگیرکردی، هەر لە دانانی بەرنامەی کارەوەکەوە گۆڕاوە، هەر لە شێوازی پەسەندکردنەکەی، هەر لە مەسەلەی ئیمزاکردنی کۆتایی. ئەمانە کۆمەڵی خاڵن دەکرێت بڵین نایاساین، بە تایبەتتر نایاسایی تر دەبێ ئەگەر ئەو بانگەشانەی کە بەڕێ سەرۆکی پەرلەمان کە کردی وتی من ناڕازیم، من ئاگادار نیم، ئەمە ڕاست بێ. بۆیە ئەرچی سەرۆکی پەرلەمان بوو ڕێگریەک بکات لەوەی بە تایبەت کە ناڕازیش بوو ئەم بڕیارە هەڵبوەشێتەوە. هەڵبوەشێتەوە بۆ ئەوەی هیچنا سنوورێک دابدرێ بۆ ئەوی پەرلەمان بە ئەرچی خۆی هەڵسێ ناکرێ بۆ مەبەستی تر بەکار بهێندرێت. سەرۆکاتی پەرلەمان باوەڕم وایە ئەم پرسەی ڕاست کرد. یاساناسێک دەڵێت بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی لەسەر سۆران عومەر پێویستی بەگەڕانەوە نییە بۆ ئەنجومەنی شوورا و تەنها بە بڕیاری سەرۆکی پەرلەمان پارێزبەندی بۆ سۆران عومەر دەگەڕێتەوە، کە لە بنەڕەتدا بڕیارەکەی پەرلەمان هەڵە و نایاسایی بوو. لە بنەڕەتدا ئەم بڕیارەی پەرلەمانی کوردستان بۆ خۆی ناپەیڕەوی زۆر تیا بوو، شکاندن و تەجاوزی لە ڕووی یاساییەوە تیا بوو. من حەقم لە ڕاهەندە سیاسیەکانیەوە نییە، بەڵام دوجار بە شێوەیەکی چۆن لە ڕووی ئیداریە و پێڵێن قەرارێکی مەعیب بووە تا عیبدار بووە. سەرۆکاتی پەرلەمان باوەڕم وایە ئەم پرسەی ڕاست کردەوە، ئەو گرفتەشی لە کۆڵی پەرلەمان کردەوە کە نائارامێکی دروست کردووە لە ناو دانیشتەکان و کەشی یاسادانان و دەوامی دامەزراوەکەی بە تەواوەتی پەکخستە بوو. بۆیە هەر بەڕێزێک لەگەڵ هەڵگرتنی پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعیدە دەست بەرز. ڕۆژی 7 ئایار بە دەنگی پەرلەمانتارانی پارتی و بەشێک لە کەمینەکان پارێزبەندی لەسەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی سۆران عومەر هەڵگیرا. هەڵگرتنی پارێزبەندی لەسەر ئەم پەرلەمانتارە کاردانەوەی گەورەی بە دوای خۆی داهێنا. دواتر سۆران عومەر لەسەر ئەم بڕیارە نایاساییە تانەی لە بڕیارەکەدا. دوا بە دوای ئەوەش سەرۆکی پەرلەمان بە بڕیارێک کۆتایی هێنا بە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر سۆران عومەر و پارێزبەندیەکەی بۆ گەڕایەوە. بە بڕوای چاودێرانی سیاسی بەم کارەی سەرۆکی پەرلەمان تورسکاییەک بۆ شکۆی پەرلەمان گەڕایەوە و هەنگاوێک لەم گومانە دوورکەوتەوە کە دەوترێت پەرلەمان بە تەواوی سربەخۆی خۆی لەدەستداوە و دامەزراوەیەکە بۆ سەپاندنی بڕیارەکانی حیزبی زۆرینە بەسەر حیزبەکانی دیکەدا. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. پەرلەمان پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعید وەرگیرایەوە.